ئێمە لە سنووری چەمچەماڵ ئێستا جەبهەیەکی دوژمن هەیە کە عێراق هەموو ڕۆژێ حەزەکانی حەش شابی هەموو ڕۆژە زەختێکەکەن بۆەوەی بێنە پێشتر. هێزی پێشمەرگەی کوردستان لەم سنوورە جێگیرە و بۆیش ئمڕۆ ئەم جۆرە کۆبنەوەوانە ساز بکرێ بۆ ئەوەی هیچ وەزێکی نائارامی لە ناو چەمچەماڵە دروست نەبێت، چونکە ئەوە دڵنیام دوژمنەکان سوودی لێ ئەبینن. بۆیە ئێمە هەموو قسانەش ڕەت دەکەینەوە. هێزی ئەم منتیقەیە لە شوێنی خۆیەتی بۆ هیچ لایەک نەجوولاوە. ئەو هێزانی کە لە مەحوەری 4 بوونە پێشتر لەگەڵ ئێمەیە هەمویان لێرن، هەمویان لە شوێنەکانی خۆیان لە جەبهەن و لە ئەینی کاتشا ئەرچی پاراستنی دام و دەستگاکانی ناو شاری چەمچەماڵشیان پێسپێردراوە و هیوادارم ئەم بۆزانە لە چەمچەماڵ کب بێتەوە، چونکە شاری چەمچەماڵ ئەو شارەیە کە هەمومان دەزانین کە خەڵکێکی خاوەن تەسحیە و ماڵوێران و شەهید و ئەوەی کە لە چەمچەماڵ ئەم ئەرکی 3 ساڵ و نیوی شەڕی داعش لەسەر چەمچەماڵەکان بووە، ئێستا ناکرێت لە ڕێگا بین هیچ جۆرە پشێوێک دروست بێ و تاسیری لەسەر ئەو جەبهەیە نەکا کە سەنگەرەکانی پێشمەرگە خۆتان نەزانن لێرەوە چەنە نزیکەوە قەرانجیرە، یعنی لە قەرانجیرە لە بان مقانە هەمومان لەوێین و هیوامان وایە بتوانین جارێ بەگشتمانەوە ڕێ لە دوژمن بگرین، نەیە دەم شارەمان لێداگیر بکاتەوە. ئەوە ئەو وەزعی ناو شاریش بە هیمەتی ئەمڕۆی مامۆستایانی ئاینی، بە هیمەتی کەسایەتیەکانی چەمچەماڵ، بە هیمەتی مامۆستایانی زانکۆ، هەموو لایەک حەزەکەم لە ڕێیە و کەناڵی ئێوە بەسەر بکرێنەوە و داوای ئەم هێورکردنەوەی لە شاری چەمچەماڵ بکەن. شاری چەمچەماڵ شایستەی ئەوەیە خزمەتی زۆر بکرێ. لە ئەینی کاتیشە لێمان تێک نەچێ حکوومەت قەرزارە بە شاری چەمچەماڵ، ئەبێ حکوومەت بیر کاتەوە چۆن خزمەتی شاری چەمچەماڵ بکە. ئەو پێشمەرگانەی لەگەڵ من لەم جەبهەیەن ئێستا لە 175 خەڵکی چەمچەماڵن، هەر ئەمە بۆ خۆی پڕ بە باڵای خزمەتکردنی وڵاتەکەیە شاری چەمچەماڵە. بۆیە ئەبێ حکوومەتش بێتە سەرخەت بۆ ئەو کەم و کوڕیانەی کە هەیە، بەڵام هەموو لایەکمان تێبکۆشین لەوەی کە ئەم زروفەش تێپەڕێنین کە شاری چەمچەماڵ بەبێ کێشە بەڕێ بخرێ.